بینەران و بیسەرانی زنجیرە پۆدکاستەکانی ناوەندی توێژینەوەی سبەی لە هەرکوێ هەن سڵاوتان لێبێت. لە کۆتا ئەڵلقەی زنجیرە پۆدکاستی کورد و شوناسی ئاینی بە دیدارتان ئەگەینەوە بۆ باسکردن لەسەر دواتەوەرەی بابەتەکەمان کە پەیوەندیدارە بە شوناسی ئاینی کوردەوە. لە ئەڵلقەی پێشوو کە ئەڵلقەی حوتەم بوو باسمان بەوە کۆتاییمان پێهێنا کە لە کوردستانە جگە لە تەریقەتەکانی قادری و نەقشبەندی ئێمە ڕوتێکی تر لە ئیسلامەتیمان هەیە کە ئیسلامەتی حوجرەیی دژە تەریقەتی ئەگەر لە بینی دوو قەوسا بتوانین ناوی ببین، یاخود ئیسلامەتی مەلایانە حوجرەیانە کە نەچوونەتە ناو تەریقەتەکانەوە. لە کۆتا ئەڵلقەی ئەمڕۆ کە ئەڵلقەی هەشتەمە هەندێ قسە و باسی گشتی ئەکەین و کاکتۆر وازام لە مێژوو دێینە دەرەوە ئەچینە سەرباسی سەربوردەیەک یاخۆت گوزەرێکی گشتی بە چۆنێتی پەیوەستکردنەوەی مێژووی ئاینی بە ئێستاوە. وەک هەموو جار من دکتۆر یاسین تەها و میوانەکەی تر لە ناوەندی سبەی دکتۆر حەیدەر لەشکری پرۆفیسۆر لە مێژووی ناوەڕاستی ئیسلامی. کاکتۆر ئەم کاتە باش ومان دوێنێ. کاکتۆر کۆتاییمان پێهێنا لە ئەڵلقەی پێشوو باسمان لە ڕۆتی حوجرەیی کرد و وەکو نمونەیەکە لە نمونەی ئیسلامەتی لۆکاڵی خۆماڵی کە پشت ئەستور بوون بە گوندەکان و بە توانایەکی بە تێگەیشتنێکی سنووردار و ڕەنگە لە فترێک لە فترەکانیشا کاریگەر بووبن بە ڕەوتە ئیسلاحی ئیسلامیەکانی دێنە وەکو ڕەوتی میسری، ینی مەسەن ئەمە لە قسەکانی مەلای گەورە و لە قانع و لە ئەو نمونانەی کە باسمان کرد هەبوون. ینی ئێستا دێینە سەر بابەتێکی تر کە کۆتا ئەڵلقەیە باس لەوەکەین کە ئایا ئێمە لە سەردەمی نوێ و لە سەردەمی مۆدێرنێتە ئەتوانین بە هەمان ئەو چەکانە، ینی لە ڕووی ئاینیەوە لە ڕووی مێژووی ئاینیەوە بە هەمان ئەو میکانیزم و بە هەمان ئەو میتۆد و بە هەمان ئەو پرۆگرامانە یعنی شوناسێکی ئاینی کوردانە دروستکەین. دەستەکان خۆش بێ دکتۆر گیان. خۆی لە ڕاستیدا مێژووی ئاین لەگەڵ با بڵێن لە ئاستە گشتەکەی جیهانیدا لەگەڵ بەریەکەوت یان دەرکەوتنی مۆدێرنێتە تروەرچەخانێکی گەورە لە ئاینە بۆ مێژووی ئاین و مێژوو ڕۆحانیەت بەگشتی لە کوردستانیشدا لەبەرەوەی مۆدێرنە با بڵێن داهێن گەشە سندنێکی مێژوو کرد نەبووە لەم زەمینەیەدا لە پڕێکدا ئێمە خۆمان لە بەرامبەر بە مۆدررنیتە و جێکەوتەکانی بەسەر کۆمەڵگەی مرۆیی و لە نێوشیدا کۆمەلگەی خۆماندا دۆزیەوە. بۆیە ئەمە وای کرد کە لە ڕاستیدا بەریەکەوتن لەگەڵ ئاین و لەگەڵ موسسەی دینی و لەگەڵ کارکتەرە و فیگەرە ئاینیەکانمان زیاتر دەربکەوێ وەک لەگەڵ خەڵکە ئاساییەکە ڕەنگە ئاسان بوو بێ بۆ خەڵک جلوبەرگە کوردیەکەی دابنێ و جلوبەرگێکی باڵێن ڕۆژ ئاوایی لەبەر بکات، بەڵام ڕەنگە بۆ زانایەکی ئاینی مەلایەکی ئاینی یان تەنانەت هەر کەسایەتی کارکتەرێکی تری ئاینی ئاسان نەبوو لە پڕێکدا دەرگەی بەسەر کۆمەڵێک گۆڕان لە بواری ئایندا کرایەوە بتوانێت ئەمە لە خۆی بگرێ و ئیسلامی بکات. شتێکی لە ئەدەبیاتی کوردیە کە باوە زۆر تەمجیدی حوجرە و زۆر گرنگی بە حوجرە ئەدرێەوە، زۆر باس وەکو مێژووی حوجرە. بەڵام ئایا ئەمە کافیە بۆ ئەوەی ئێمە لەو ینی پرۆگرامەکانی حوجرە بابەتەکانی حوجرە ئەتوان ڕوبەڕووی ئەو ئاڵنگاریانە ببنەوە کە ئێستا لە جیهانی ئاینیا هەیە؟ بێگومان ناچووکە زانی هەندێک لە ئێمە دەزانین حوجرە خەت تەنیا زانستە ئاینیەکانی نەدەخوێن بەڵکو کۆمەڵی زانستی عەقلیش لەوێدا هەبوو، فەلەک و حیساب و ئەم زانستانە. بەڵام ئەمە دەزانین لە جیهانی ئێستادا بەشێکی زۆری ئەم زانستانە و گۆڕانکاری زۆر گەوریان بەسەردات لە دوای شۆڕشی کانتی لە بواری فەلسەفە زانستە ئاینی زانستە با بڵێن عەقڵیەکان تەواو گۆڕان باشە دابڕانێک دروست بوو لە بەڵام تا ئێستا لە حوجرە هەر بۆ میکانیزمە کۆنەکان تا ئێستا بە میکانیزمە کۆنەکان دەخوێندرێ. ئەمە وای کردووە کە ئەو پێگە با بڵێن محوەریە کە پێشووتر حوجرە هەیە بۆ لە خوێندنی زانستە ئاینیەکان لە ئێستای ئێمەدا کە زۆر کەم ببێتەوە، نەکەر ئەمە کەسانێک دەربکەون فیگەری و خەڵکانێکی تر دەربکەونە بە تایبەتی لە فۆرمی واکخواز و ئەمانە کە بتوان بە ئاسانی دێنە ئەو نمونەی بە سۆشیال میدیای بوونەی گوتاری ئاینی بەر لەوەی بینە سەر ئەوە ئێمە باس لەوەکەین کە زۆر دیراساتان ئێستا لە دنیای عەرەبی و لە مەسر و لە ئیماراتیشانی نەقدی منهەجی دینی ئەکەن لە خوێندنان نەک وەکو میکانیزم. بەڵام ئێمە تا ئێستا لە کوردستانە لەو سەردەمە ئەژین هەموو کەس کە ئەڵێ لەبەرەوەی فڵان کەس حوجرەی نەخوێندووە یاخود حوجرەوە
لە مەرحەلەی تەقدیسی حوجەین لە کاتێکا ئێمە لە ڕووی زەمەنی مێژوویەوە با زۆر گرنگە بەڵێ حوجە لە سەردەمی خۆی لە پێش مۆدێرنە ڕۆڵێکی گرنگی بینیوە حوجرەکان سەرچاوی فێربوونی خوێنەواری بوون سەرچاوی فێربوونی بڵاوکردنەوەی زانیاری بوون و خەڵک لە ڕێگەی ئەوە شێوازی دینداری خۆی زانیوە بەڵام لە ئێستا شتێکی تازە هاتووە حتا ئەو علمە کەلامی کە ئێستا لە ناو حوجرەکانە خوێنرێ نازانم جەنابەت زۆرتر ڕەنگە ئاگاداربی لە دنیا شتێکی تازە پیاوەکە پێوترە علمی کەلامی جەدید زۆر ڕاستە ئێمە لەم بوارەدا هەم حوجرە لە هەر ئەونا کاتێک کە زانستە ئاینیەکانمان بردە دەستگا ئەکادیمیەکانیشمان ئەو بەشەکانی شریعەت و خوێندنی ئاینی و ئەمانە بەداخەوە نەیانتوانێت ئەم بەشانە و هەم حوجرەش لە میتۆدی کۆنی خوێندنی زانستە ئاینیەکان بێنە دەرەوە مەسەلەی تەجدید و تەحدیث و ئیجتیهاد و ئەمانە هەمووی کۆمەڵێک پرسیار بوون کە دەبوایە پێداچوونەوەی بۆ بکرێت بەداخەوە کەمترین پێداچوونەوەی بۆ کرا لەبەرەوە دەبینی کە لە ساڵی 2024 کەسێک کە دێن فێری خوێندنەوەی قورئانی دەکەن بە هەمان ئەو میتۆدێک کە پێشووتر هەبووە تێگەیشتن بۆ مەسەلە دینیەکان و بۆ فقه و بۆ ئەمانە هەمان ڕێبازە کلاسیکەکەیە کە ئەمە وای کردو بەڕاستی ئەم زانستانە لەگەڵ ئێستای دنیادا نامۆ دەربکەوە ئەمە کەڵک لە قسەکان ببینم بۆ خستنەڕووی تێبینیە کاتی خۆی ئەگەر ئەبوو حەسەنی ئەشعەری لە ئەزمەی بینی حەمبەلیەکان و معتەزیلەکان ڕێگەیەکی دۆسیەوە بۆ حەل کە گەڵاڵەکردنی مەزهەبی ئەشعەری بوو ئاینزای ئەشعەری بوو بۆ تێگەیشتن لە خوداناسی ئەوە بوو کە حەوسیفەتی سەلمان بۆ خوا و ئەوانی تریان ڕێگای کردەوە بۆ ئەوە یان تەویل بکرێن یا تەفیڵ بکرێن بدرێن ماناکەیان بدێتە پاڵخوا ئەمە وەڵامدانەوەی مەرحەلەیەکە تەحەدایەکە کە لە مەرحەلەی خۆیان لە قۆناغی خۆیان زۆر باو بووە نظامیە ئەگە تەبەنی ئەم جۆرە دینداری ئێستایە لە دینداری کردو بۆ ڕوبەڕووبوونەوەی وەکووتت باتنیەکان بووە هیچ شیعەکان بووە و هەروەها لە شام و مێسر بۆ بەرەنگاربوونەوەی جەدەلی بێزانتی و جەدەلی مەسیحی بووە بەڵام لە ئێستا شتی تر پێشاتی نوێ هاتوونەتەکە کە حوجرەکان لی دوورن یەکێک لەوانە خۆتەسانی ئێستا زۆر ئیشەکرێت لەسەر بە ئینسانیکردنی دین ئەوەی کە ئەو تۆنەی کە کەسانی وەکو عەبدولجەبار ڕەفاعی ئیشی لەسەرەکە حەزەکەم لەسەر ئەوە هەر ئەزانی دکتۆر یاسین کێشەی کاتێک کە تۆ پێدوابوو شێوازی خوێندن و مێتۆدی خوێندن بەشێکە لە قودسیەتی بابەتەکە کە دەخوێندرێ تۆ پێداسی میکانیزم هەر شتێک لە دەرەوەی ئەمە بێت پێ دوایە مەسەرەن ئەمە ڕۆژ ئاواگەراییە ئەمە لێدانە لە دین لە بنەماکانی دین لە کاتێکدا ئەمانە ئەم مێتۆد و ئەم شێوازی بیرکردنەوە و شێوازی دەربڕین و ئیشکردن لە سەکایە ئاینیەکان شێوازە نەک ئاین خۆی لەبەرەوە گۆڕینی ئەمانە و ئاشنابوون بە مێتۆدە نوێیەکانی دنیا لە ئیشکردن لەسەر مەسەلە ڕۆحانیەکان و تەنانەت ئایدۆلۆژیا و هەموو ئەمانە پێم وایە کە کرانەوەیەک دەکات ئەوەی باس لێوە کرد دکتۆر عەبدولجەبار ڕەفاعی یەک لە زانە هەرە بەناوبانگەکانی عێراق بەڵام ئێستا لە ئاستی دنیادا لە کەلامناسی نوێ ناسراوە لە مەغریب و لە مەسر و لەمانە لە ڕاستیدا بەداخەوە ئێمەی کورد هێشتا کەمترین سوودمان لێوە گرتووە لە کاتێکدا کەسێکی کە زۆر بەتوانایە نووسینەکانی دەرگایەکی گەورە دەکاتەوە لەسەر ئەوەی کە باشە لەم زەمەنی با بڵێن شۆڕشی زانستی و کرانەوە زانستیە و ناسینی جۆرێکی تری گردون و زەوی و ئەمانە کەلام ناسیە کۆنەکە ئەخر چ مانایەکی دەمێنێ هیچ مانایەکی نامێنێ لەبەرەوە پێویستت بەوە دەبێت کە تۆ جارێکی تربێی ئەم زانستانە لە خۆ بگری بتوانی کەلام ناسییان خوددا ناسی بخەیتە ئەو قالبەوە کە لەگەڵ کەلام ناسی کۆن تعبیرێ لە خەون و خەیاڵ و عقدە و کێشەکانی ئینسانی سەدەکانی ناوەڕاست بەڵام ئینسانی ئێستا تەحەدای ژیری دەستکردی هەیە ئینسانی ئێستا بەرکەوتەی لەگەڵ هەموو دنیا هەیە ئەگەر بێت و کاتی خۆی شارستانێتە مەوڵەم بنکە ئیسلامیەکان لەگەڵ یۆنانەکان و هندەکان تەنها و فارسەکان بەرکەوتیان هەبوو بە ئێستا تۆ بەرکەوتت لەگەڵ هەموو دنیا هەیە هەندێش جەدەل هەن ئینسانین و گەورن ینی لە هەموو دنیا ژینگەیە ژیری دەستکردە مەسەلە ئیجهازە مەسەلەی حۆڕێتی تاکە مەسەلەی زۆر شتی ترە باس سەرنجێکی بەجێ ینی عەبدولجەبار ڕەفاعی لە عێراق زۆر ئەو جوهدانەکە بەڵام زۆر لە مەغریب و لە میسر وانە زۆر لە ئیمارات لە سەڵتەنەی عومان اهتیمامی پێدرێ ئێمە
کە دراوسین ینی مەسەرەن لە خەڵکی باشووری عێراق نەمانتوانانی مەسەن کەڵگڵ تێزەکانی بینینەوە تا ئێستا ڕەنگە لە ناوەندی ئاینی کوردیان نامۆ بێەوە هەر نەزانرێ باس لە چیەکە ڕاست چکە باڵێن ڕەهەندی هەرە سەرەکی هزری ئەو کەسانێکی تر کە لەم بوارەدا چ لە ئێران و تەنانەت لە مەغریب و لەمانەش ئیشیان لەسەر کردووە دەرخستنی ڕوخسارە مرۆڤانەیەکەی ئاینە ئیشکردن لەسەرەوەی کە چەندە دین هەوڵی داوە مرۆڤێکت بۆ دروست بکاتن کە توانای قبولکردنی هەم جیاوازیەکانی هەیە لە کاتێکدا لەسەر سەوابتی خۆشی وەکو کەسێکی وەکو کاینێکی باوەڕدار ئەگە لە چارچێوەی کەلامناسیدا بمێنینەوە چۆن بتوانێت ئەم باڵانسە ئەم هاوسەنگیە لە نێوان ئەوەی دەگوزەرێ لەگەڵ ئەوەی کە خۆی باوەڕی پێێتی دروست بکات. عەبدولجەبار ڕیفاعی ڕێک ئیش لەسەر ئەوە کردووە کە ڕوخسارە مرۆڤانەیەکەی ئاین ئەوە وا لێ دەکاتن کە تۆ قالبێ لە خۆت لە قالب نەدەی ئەوەندەی کە بتوانی هەوڵ بدەیت کە قالبەکان تێک بشکێنی بۆ ئەوەی بە دەرەوەی خۆت ببینی و بتوانانی لە دەرەوەی خۆت تۆ جارێکی تر خۆت پێناسە بکەیت. شتێکی زۆر گرنگت باسە کاکتۆر مەسەلەن کارکتەری دینی ئێمە چ حجرات چ لە شەریعەش ڕەنگە زۆر پێی قرس بێ هەڵزمی ئەو بکات کە تۆ فرەشوناسی دینی هەبێ پیان وایە کە تۆ ئەبێ تەنها یەک شوناست هەبێ کە ئەشعەری بی یاخۆت سەلەفی بی. ئێمە لە نمونەی مێژوو باسمان کرد هەموو کارکتەرە دینیە بەناوبانگەکانمان زیاتر لە شوناسێکی دینیان هەیە مەسەن ئەبوو حەسەنی هەکاری سلوکێکی سۆفیانە هەیە عەقیدەیەکی سەلەفیانە هەیە بە مەزهەب شافعیە بە مەزهەب حەمبەلی نییە. بۆ نمونە سوهرەوەردیەکانمان باسە کە هەوڵیان داوە کۆ جەمع بکەن لە بینی سەلەفی بوونی حەمبەلی و شافعی بوونی ئەشعەریە ئیبن سەلاحی شارەزووری شافعیە بەڵام عەقیدە یعنی ئێستا هەر کەس چۆتە ناو سەنگەری خۆی و دەرگای لە خۆی داخست و ئەمەش وای کردو گوتارێک بەرهەم بێ ئێستا گەسەی سۆشیال میدیا بکەی هەموو ڕەد و ڕدودی کای ئاینی لەسەر تەفسیخ و تەکفیر و تەخوین و هێرشی بەرهمێنانەوەی ڕقێکی زۆرە لە یەکتر لە کاتێکە هەردوو بۆ چوونەکە ئەشێ لە ناو ئاین ڕێشیان هەبێ و ئەرگۆمنتی خۆیانیان هەبێ. ڕێک وایە بەڕاستی کاتێککە تۆ خۆت خستە نێو ئەم چوارچێوانە و ئیشت بۆ چوارچێوە کرد ئەزانی زیاتر ئەوانە ئیش بۆ دروستکردنی چوارچێوەیەک بە دەوری هزیری خۆیان دەکەن بۆ ئەوەی ئەوی تر ببەنە دەرەوە ئەوانن کە لە ڕاستیدا ترسیان هەیە لە تێگەیشتنی خۆیان لە بنەڕەتدا لە ئاینەکە لەبەرەوە ئەگەر ئاوا بازنەیەکی بە دەوردا دەکێشن و هەرچی لە دەرەوەی ئەو بازنەیە بی تەکفیری دەکەن و با بڵێن نامەفهوم لە ئاینیان ناتێگەیشتو لە ئاین تەماشای دەکەن ئەمە پەیوەستە بۆی کە ئەو خۆی نایوێت لەو بازنەیە بێتە دەرەوە. بەڵام کاکتۆر ئەو بازنە دروست کراوانەی کە ئەوان بە دەوری خوان خەڵکی دینی بە دەوری خوانیان ناکێشن بازنێکی وەهمیە چونکە ئەمڕۆ سەردەمی کیرانەوەیە ئێمە لێرە دانیشتوین ئەتوانین گوێ لە سیمینار و مەحازەرەی هەموو کارکتەرە دینیەکان بگەین ئەتوانی بەباشی لە نەسەر حەمەد ئەبوزەی تێ بگەی ئەتوانی گوێ لە عەبدولجەبار ڕەفاعی بگری ئەتوانی گوێ لە مناقەشاتەکانی ئەزهەر بگری ئەو بازنەبەندی و شکڵبەندیە فترێ لە فترەکان لە کوردستان ڕەنگە زەمینەی هەبوو بێت چ لە ڕێگای قەدەغەکردنی کتێبەوە بێت چ لە ڕێگای هاندانی دەسەڵاتداران بێ بۆ گرتنی خەڵکی تر بەڵام ئێستا ناتوانێت ڕێگای ئەوە بکەی بۆیە چارەسەر چییە؟ چارەسەر خۆگونجان و کرانەوە و گفتوگۆ و دیالۆگی شارستانیانە و بیرۆڕاگۆڕینەوەیە لە چوارچێوەی هەڵێن لە میکانیزمە دینیەکان خۆیە. هەر ئەم کرانەوەی پێویست بۆ دەکاتن کە تۆ ناڵم دەقە کۆنەکانی تر کۆتاییان پێ هاتووە دەقە کۆنەکان باڵێن مەجای کارکردنی ئەو کارکتەرە ئاینەکەیە بەڵام بە شێوازی مامەڵەکردن لەگەڵ دەق و جیهانبینیت بۆ دەق و ڕوانگەت بۆ چۆنیەتی بەگەرخستنی لە سەردەمێکدا کە ئیتر پەیوەندی کۆمەڵایەتەکان گۆڕاون هاوبەندی کۆمەڵایەتی مانایەکی تری وەگرتووە پەیوەندی نێوان لە نێو ماڵدا پەیوەندی نێوان باوکو منداڵەکانی مانایەکی تری وەگرتووە ئەگەر تۆ دەتەوێت لەم زەمینەیەدا بوونت هەبێ لە ڕاستیدا ناتوانانی تەنانەت کۆنتترۆلی ناوماڵی خۆت بکەی وەک کارکتەرێکی ئاینی کە ناتوانانی ئەمە بکەی کەواتە پێویست بە خوێندنەوەی کی جارێکی تر هەیە بۆ ئەوی بزانێ ئەرێ خەڵکی تر لە دنیادا چی کردووە ئەرێ خەڵکی تر چۆن گوزارەی لە بیرباوڕەکەی خۆی کردووە بێ ئەوەی با بڵێن لەگەڵ ئەمەی کە دەگوزارێ بەریەکەوتنی هەبێ. کاکتۆر معلومە ینی ئێمە باسی مەزهبەکانمان کرد ینی اختیلاف یەکێکە لە سیما سەرەکیەکانی دین هەر خۆی لە پێغەمبەر درودی خوای لێبێ بەر لەوەی بنێژرێ ناکۆکی دەستی پێکردان هێشتا ئەسپەردەی خاک نەکرابوو بۆ لە سەقیفەی بەنی ساعیدە و لە نێوان عەلی و لە نێو واردە اختیلاف کەس ناڵێ مەسەلەن دین هەمووی با یەک گوتار بێ و یەقسەوێ بەڵام یەکێشەمانەیە هەست ئەکرێ کە چۆنێتی ئیدارەدانی خیلاف
چۆنێتی ئیدارەدانی جیاوازیە و ئێمە لە کۆمەلگایکی فەرەڕەنگە ئەژین و ڕەنگە خەڵکمان تیابێ مەسەرەن بۆ چوونێکی ئاینی ئەشعەری سۆفیانەی تەریقەتیان هەیە، خەڵکمان تیا بۆ چوونێکی سەلەفیانەی حەمبەلیانە هەیە، خەڵکمان هەیە نامسڵمان ئێزین یارسانن، خەڵکمان هەیە لە دەرەوەی ئاینەکانی ئێمە. هەستەکەی ینی پێویستمان بە فۆرمەلەکردنی خیتابێکێ نەک ئەوەی هەر بە دروشمی باو بڵێن پێکەوە ژیان، چکە پێکەوە ژیان بێ وردیکەیتەوە چۆن پێکەوە ئەژیت ینی چی پێکەوە ژیان. هەستەکەی پێویستمان بە فۆرمەلەکردنی خیتابێکەیە کە بتوان ئیستیعابی ئەو جیاوازیانە بکە، یەکتر نەفیکردن و هەوڵی یەکتر سڕینەوەی تیانە بێ. ئەسڵەن ئەگەر ئەمە نەکەین ڕاستیدا بە تایبەتی با بڵێن ئەوەی کە پێیان دەڵێن توێژی زانایانی ئاین و ئەمانە، ئەگەر ئەمانە نێن ئەم چەشنە خیتابە گەڵاڵەنەکەن لە ڕاستیدا ئێستا سەردەمی با بڵێن زەمەنی تیشپارە بەڕاستی دنیا زۆر بە خێرایی دەڕوە، ژیری دەستکرد ڕەنگە بەری 2 ساڵ 3 ساڵ پێش ئێستا کەمترین زانیاریمان لەسەر هەبووە، دەئێستا بزانە بە لە ماوەی ساڵێک 2 ساڵێکدا چ گۆڕا، لەبەرەوە ئەگەر ئەوانیش نێن ئەم گۆڕانە لە مامەڵەکردنیان لەگەڵ دەقە ئاینیەکان لە مێژووی گەڵاڵەبوونی ئەوەی کە باوەڕیان پێێتی، مێژووی ئەو مەزهبەیان ئەو عەقیدەیەیان ئەو تێگەیشتێکە هەیەە مێژووکردانە نەیبینن کە ئەمە دیاردەیەکی مێژوو کردە و لە قۆناغێک بۆ قۆناغێکی تر دەشێ گۆڕانکاری بەسەردا هاتبێ لە نێو دۆگمای ئاینی خۆیاندا هەوڵ بدەن جیهانی ئێستا بخوێنەوە، لە ڕاستیدا دووچاری ئەوە دەبن کە پەراوێز بکەون. ڕەنگە لە ئێستادا بە چەشنێک لە هەڵچوون مەلایەک بتوانێت خەڵکێکی زۆر کۆ بکاتەوە، بەڵام دوجار ئەمە کورتمەودایە درێژمەودانە و زەرێک بەو تێگەیشتنەوە پێکردن بنیاد ننراو لەسەر جوڵاندنی عاتیفە بنیاد ڕاستەوەی کە لەو شتانی کە باست کرد لەوەی لە شتێکی ئێستا هەچەند پێناسێکی بۆ گەڵاڵە نەبووە ئەلمی کەلامی تازە چییە، بەڵام ئەوەی کە زۆر ئیشی لەسەرەکرێ بە مەرکەزیکردنی خوددا لەسەر ئاستی کەون و مەرکەزیکردنی ئینسان لەسەر ئاستی زەوی. بەڵام ئێمە تا ئێسش لە حوجرەکان و حتا لە کۆلێژ و شتەکانیش هەر وابەستە ئەو عیلمە کەلامەین کە کۆنە و ڕەنگە نەکرانەوەمان بەڕووی ئەو تێزە ئاینیە میان ڕەوانەی کە هەیە هۆکار بێ بۆ ئەو چەقبەستنەمان لەو ماوانەی دواییە هەندێک شتی تر زاهیری تری سلبی پیابوون کە ئەویش بەریەکەوتنی مینبەر و بەریەکەوتنی سۆشیال میدیا و ئیتیهام بۆ گۆڕینەوەی ئیتیهامات و تەشەنوجی دینیە. ئەمە با بڵێن لەم چەند دەی دوایی کارکتەری ئاینی تەنیا ئەو کەسە نەمایەوە کە لەسەر با بڵێن مینبەرە و وتارێکی نەریتیانە دەداتن لە بۆ باسکردن و ئامۆژگاریکردنی خەڵک لەسەر بابەتێکی دیاریکراوە. ئێمە لە سەردەمێک داین کە زۆرترین قسەکەرت هەیە، کەمترین گوێگر. ئەمە وا دەکات کە ئاساییە کە چەندین قسەکەری ئاینیت هەبێ لە دەرەوەی مینبەر، لە دەرەوەی ئەو سیستەمەی کە من وا دەکات کەسێک توانای هەبێ بچێتە سەر مینبەر قسە بکە، قسەی خۆیان هەبێ. ئەم قسانە بەشێکی زۆری ڕەنگە تەواو دوور بێ لە سیستەمە ئاینیەکە و لە تێگەیشتنە دروستەکەی ئاینەکە، بەڵام دوجار کۆمەڵێک باڵێن کارکتەری ئاینی دروست بوونە کە ڕاستەوخۆ یان بەریەکەوتنی هەیە لەگەڵ مینبەر یان ڕاستەوخۆ هەمان ئەو ڕۆڵە دەجێڕێت کە مینبەر هەیەی لەگەڵ کۆمەڵگادا. ئەمە با بڵێن پێویستی بەوە هەیە کە با بڵێن هەڵوەستەی لەسەر بکرێ، چونکە دوجار کاتێکە ئاین با بڵێن بە لێکدەرەوەی هەموو جونگەکانی ژیانی کۆمەڵ مرۆڤ حساب کرا و هەر کەسێک هات لە دەرەوەی با بڵێن شێوازێکی درستی پێگەیشتنی ئاینیانە قسەی لەسەر ئاین و کرد و توانای تەکفیرکردن و یان غیرە تەکفیرکردنی مرۆڤی هەبوو، ئیتر ئەمە وا دەکات کە با بڵێن زۆر جار ڕەوتی مەترسیدار دروست بێت. کاکتۆر ئاین ئەکرێ وەکو هاوکۆڵکەیەک وەکو قاسمێک بۆ کۆکردنەوە ینی بەکار بهێنرێت. ئێستا ئێمەی کورد کە دەوڵەتمان نییە و زۆرتی مەترسیمان لەسەر لە چوار دەورەکانمان چ عەرەبی بێت چ فارسی بێت تورکی بێ، خەڵک لە خاڵەکانی کۆکەرەوەمان بۆ نمونە ئەنی ئەو کەسانەمان کە پابندن بە ئاین، ئێمە ڕابطێکی مشتەرەکمان هەیە لە منتقەی کرمانجا و حتا ئەچێتە لە ڕستان و حتا ئەچێتە هین هەمووی ڕەنگە کۆک بێ. ئەکرێ ئێمە سوودی لێ بینێ بۆ دروستکردنی هاوکۆڵکەیەکی هاوبەش، بەڵام بەو نەوعە گوتارە توندە و خۆداخستن هەرکەس لەسەر ئاین زای خۆی
و بۆ ئیتیهامەت و بۆ هەموو تەشەنوجەی کە ئێستا لە سۆشیال میدیا بەرهەم دێ و ناوناتۆری ناشرین بە یەکتر ئەتوانین ئەم کەڵکە لە ئاین ببین کە ئێستا بۆ نمونە علمی کەلامی تازە هەوڵەدا ئاین بە ئینسانی بکەوە بە ڕۆحیەکان پەرە پێ بدە ئەتوانین ینی سوود لەوە بین بەم دۆخە ئەگەر ئێمە بەوت دۆخی ئێستا بمێنینەوە لە ڕاستیدا جگەل لە شەڕ و بەریەکەوتن کەمترین بوار دەبێتن بۆ گفتوگۆ و بەیەکۆ ژیان ینی جەدەلی زۆر و بەرچاوڕوونی بەڵێ چونکە کاتێ بەریەکەوتنەکە بریتی دەبێت لە داکۆکیکردن و دیفاعکردن لە کۆمەڵێک ڕووداوی مێژووی و کەسێتی مێژووی کە لە ئەساسدا مێژووکردن دەشێت لە سەردەمی خۆیاندا کاریان کردەوەیان ئاخاوتنیان ماقوڵیەتێکی هەبوو بێ مەرز نییە بۆ ئێستای ئێمەدا ئەم ماقوڵیەتەوە ئەم کردەوەیە گونجاو شتێک هەیە ینی بەهاکانی سەدەکانی ناوەڕاست جیاوازە لە بەهاکانی ئێستا بەهاکانی سەدەی 19 و کۆتایی عوسمانی جیاوازە لە سەدەی ئێستا جای سەدەی 19 کە با بڵێن سەدەکانی ناوەڕاست کە گوتارە فقیەکان و گوتارە عەقیدیەکەیان شکلی گرتووە و دواتر دۆگما بووە لەبەرەوە شەڕی ئەوەی کە هەیە زیاتر پێوەستە بە شەڕێک پێ دەڵێن شەڕی یادەوەری شەڕی دوێنەیە لە ئێستا دەیکەین لە کاتێکدا ئەوەی کە مەفروزە هەبێ لە گوتاری ئاینی گفتوگۆی هەنووکەیانەیە لەسەر ئەوەی کە هەیە و کە لەبەردەست لەگەڵ قبولکردنی ڕەخنا چونکە هەموو کارکتەر و گروپە ئاینیەکان بازنێکی تون بە دەوریان ناکێشراوە کە حتا توێژەریش ڕەنگان نەتوانێت لە کاتێککە ئەکری ئێمە باسمان لەوە کرد لە ئەزمونە مێژوویەکانە هەموو کەس ئەکری زیاتر لە مێژوویەکی هەبێ بۆ نمونە تەریقەتەکان بزوتنەوە ئاینیەکان کۆمەڵە ئاینیەکان دەکرێت زۆر لایانی پۆزەتیف و گەشتیان هەبێ لە هەمان کاتە سەلبیاتیش لە ناو ئەوانە هەیە بەڵام ڕێگە نادرێ بە باسکردنی من ویستم باز لە شتێکی تر بکەین کە ئەوش مەسەلەی بەڕەش و سپی بینینە ینی خەڵکی ئێمە لە مێژوو زیاتر حەزی لەوەیە یەک حیکایەت و یەک سەرد هەبێ ئەوە یەک دوو باش و خراپ ئەوە پەسەندە یاڕەت یا ناپەسەندە تەحمل و حوسەڵەی نییە لەسەر ئەوەی تۆ ڕووی جیاوازی کە کارکتەرەکان خوێنیتەوە هەر لە مەشەوە ئەچم ئەمە بچم باسێکی تر بۆ نمونە سەلاحەدین باشە یان خراپە یا ئەبێ ڕەتیکەیتەوە بڵێ هیچ بە کەڵک نایە یا بڵێ نەخێ زۆر گرنگەوە ئەگەر مەسەن زۆر پێویستەوە دەستکەی بە پیا هەڵدان و شانامە بۆ دروستکردن طبعا مەسەلەکە پەیوەندی بەو با بڵێن بەو شوێنە هەیە کە تۆ خۆتی تێخستووە باشە خۆدانان لە کۆرنەر و لە قوشبنەکانی هەر ژوورێک ئیتروا لە دەکات کە تۆ ناتوانانی کۆنتڕۆلی تەواوی ژوورەکە بکەی و ناتوانانی بیبینی بەڕاستی ئەوەی کە لە ئێستادا ڕوودەڕێک ئەوەیە کە کاتێک کە تۆ خۆت پێدوا بوو لە دەبێت لە نێو دۆگما باوەڕێکانی خۆتدا بمێنیەوە ئەمەوا دەکاتن کە بەریەکەوت ئەم چەشنە بەریەکەوتنانە بەردەوام دروست بێ لەگەڵ کۆمنتێک ئەم بەریەکەوتنە دروست بێ لە پڕێک ئەو مێژووە بە ئەو پاشخانە مێژووە بە تەواوی لە ئێستادا دیسان ڕۆڵ بژێڕێ کاریگەری هەبێ بۆیە بینینی دنیا بە ڕەش و سپی و لە با بڵێن کە ئەمە پەیوەست بوو بە قۆناغەکانی پێشوو لەگەڵ ئێستا و هەنووکەیی بووندا لە ڕاستیدا ڕێک نایەتەوە چونکە ئێستا بتەوێنێتەوێت کراوەیە هەموو دەرگاکانت زۆر باشە من ویستم شتێکی تر بڵێن ینی حەد بگەڕێنەوە بۆ کولتور و مێژوو ینی لە کاتێکە ئەو هەموو ڕێبازە ئیسلامیە لە نزیک لە سەدەکانی پێغەمبەر درودی خوای لێبێەوە لە سەردەمی عەباسیەکان نەیانتوانی بێ کۆمەڵە جەدەلی دینی یەکلاییکەنەوە چۆن ئێستا ئێمە لە کوردستانمانەیە دەرگای لەسەر داخین و تەواو باسی مەکە یەکتری کافرکەین یا بڵێن ئەوە هەڵەیە ئێمە ئەگەر بێتەوە بۆ نمونە لە ناو دەوڵەتی ئەیوبیا ئیبن سەلاحمان هەبێ و سەیفی ئامەدیشمان هەبێ ئەگەر بێت و ئێمە لە ناو خودی بنەماڵەی ئەیوبیا مەلیک کاملمان هەبێ کە تا ئەو پەڕی ئەشعەریە و ئەشرەف موسامان هەبێ کە هاوسۆز و متعاتیفە لەگەڵ سەلەفیەکان ئەگەر بێت و لە بەغا ینی مزگەوتی ئەشعەریەکان و مزگەوتی چۆن نتوانین ئێستا لە کوردستان یەک نەموزە پستە پێین لەو فترەیە خیرە محاولە کرا بکرێ بە قانون و کۆتایی پێبێن پێم ئەمە تەوەجوهێکی هەڵەیە بەڕاستی چونکە کاتێک کە تۆ خۆت لە نێو جێڕانەوەکانی خۆت بۆ ڕابردوو هێشتەوە بەرپێست خۆت لە ئێستادا نبینی و هەوڵی سەپاندنی سەردیەتی خۆت بەسەر بەرامبەر بەڵێ تۆ لەوێ بۆ ئەو سەردەم باشی بۆ ئێستا باش نیت لە ڕاستیدا بۆ ئەو کاتە باشی کە تۆ پێ دووە لەوێدا دەکرا با بڵێن جوانترین نمونە هەیە نەک ئێستا
جوانترین ئەوە چەشنە مرۆڤەکان ئەوانە کە بتوانن با بڵێن ئەگەر لە چوارچێوەی ئاینی ببینێنەوە هەر قسەیەکی عەبدولجەبار ڕفاعی خۆیەتی ئەوەیە کە ئێستای خۆیان ببینن نەک لەوەی کە ڕابردوو چی بووە بەڵکو ئەمە ئێستایە باشە ئەم ڕابردوو دەتوانێت سوودێکم پێ بگەینێ بۆ تێگەیشتن لە ئێستا نەک قەید و پەیوەندێک بێ بەوەی کە نەتوانم ئەم ئێستای ببینم کە ئەمەش لە ڕاستیدا جورئەتێکی زۆری دەوێ و زاناگەلێکی دەوێت کە فعلەن کەسانی زۆر بەتوانا بوون یعنی ئێمە دەکرێت نمونەی زاناکان ببینینەوە لە پێشودا بۆی بتوانین زانایی بوونمان بارتەقای ئەوان بکەین هەر لە مێژ نییە سەعیدی نورەسیت هەبوو مستەفا زەڵمیت هەبوو چەندان زانای ترت هەبوو کە دەشێ ئەمانە بۆ خۆت با بڵین فۆرمە گشتەکەی زانابوونی ئەوان کۆپی بکەی بۆی بتوانین لە ئێستای ئێمە حوت ئەڵقەباسی ئەزمموی مێشوویمان کرد لە هەشتەمە هاتیینە سەر کۆمەڵە سەرنجی گشتی حتا ینی لە مەبدە قورئانیەکەش ئەوە هەیە کە تیلکە ئومەتون قەد خەرت لەها ما کەسەبەت وەلەکم ما کەسەبتم ینی ئەوانە خەڵکانێکن ئەکرێ کەڵک لە ئەزممون و تێزەکانیان وەرگیرێ بەڵام ئەوانە چوون ینی چوونەتە لای خوای خۆیان و ئێستا تۆ چیەکەی و تۆ چۆن چی پێشکەشی ئینسانیەتەکەی و چۆن فۆرمێکی دین دروستەکەی کە پێکەوە ژیانی تیاابێ کە یەکتر قوبڵکردنی تیاابێ کە بەهای ڕۆحی تیاابێ کە هاو کۆلکەی هاوبەشی کۆکەرەوە بێ ئەمە تەحەدایەکی گرنگ نییە لە بەردەم کای ئاینی هەر زۆرش تۆ با بڵێن کراوەترین و ئازادترین و بە جورئەترین فەیلسوف یان زانایی لە هەر سەردەمێک وەربگری و بتەوێ ئەزمموی ئەو نمونەی ئەو لە خۆتدا بەرجەستە بکەی و ڕێک وەک ئەو تەعامل بکەیت ئەو ئازادی و ئەو فکرە کراوەیە کە ئەو هەیبوو مانایەکی نامینە لە ڕاستیدا چکە تۆوا لە دێتتر تەقلیدی ئەو نەریدگەراییەک بەسەر تۆدا زاڵ دەبێ کەوا لە دەکاتن با بڵێن حاڵەتە نۆستالژیەکە و خەون بینین بەڕابردووەکی گەش و خراپیەکانی ئێستات پێدوا بێ ئیتر ڕێگەر بەوە ناداتن بەرەو پێشەوە بچیت ئیتر پێم وایە ئەمە وا دەکاتن تەواوی گوتاری ئاینی و تەواوی بەرهەمهێنانی کارکتەری ئاینیشت لە مەترسیدا زۆر سپاس کاک دکتۆر گفتوگۆ لەگەڵ دکتۆر حەیدەر لەشکری زۆر پڕچێژە هەر کۆتایی نایە بەڵام ئەمە لە بەم شێوەیە گەشتینە کۆتایی ئەڵلقەی هەشتەمی زنجیرە پۆدکاستی کوردوشناسی ئاینی زۆر سپاس بۆ ناوەندی توێژینەوەی سبەی کە میوانداریان کردین و ئەو دەرفەتیان ڕەخسان لە ماوەی 2 ڕۆژ پێکەوە تاوتوێ هەندێ سەرە قەڵەم و هەندێ چوارچێوەی گشتی لەسەر مێژووی ئیسلامی شناسی ئاینی کورد پێدەکەیت ئەمەی ئێمە تەنها ختوکەدان و دەرگاکردنەوە لەسەر کۆمەڵی بابەتی تر کە بە چەندین بەحس و توێژینەوە و تێڕامان کۆتایی نایە زۆر سپاس بۆ تۆش کاکتۆرمان دوو بووی زۆر سپاس بۆ ئەو بەڕێزانەی لە پشتی کامێرا و ڕیکۆرد و ستافی فەنی و زۆر سپاس بۆ ناوەندی توێژینەوەی سبەی کە هەموو جارێک کۆمانەکەنەوە میوانداریمانەکەن و سپاس بۆ بینەرانیش کە گوێگرمان بوون و بیسەران کە ئەو ماوە زۆرە تەحەملیان هەبوو لەگەڵمان هەتا دەرفەتێکی تر و بابەتێکی تر لە بۆارانە هەموو لایەک شاد و سەرفراز و سەرکەوتوو زۆر سپاس و دەستی تۆ و برادرانیش خۆش بێ سپاس